یەکریزی مەطلبێکی هەمیشەیی یان هی کاتێکی دایکراو نییە، بەڵام یەکریزیش ئەبێ وەک تایتڵ کە بە ئەهمیەتەوە سەیریەکەین لە تەفاسیریشا یەکریزی هەبێ. مەسەڵەن بۆ نمونە ئێمە لە کوردستان ئێستا ڕۆمان لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا پێویستە یەکریزی هەبێت کە هەم دیموکراسی و ئازادی لە کات هەڵبژاردنەکانە بپارێزێت لە کەمپینەکانە و هەمیش بەشی ئەوە گەلی کورد هەمیشە ئەوەی لەبەرچاو بێت کە ئەرکەکانی لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی کوردستان ڕەچاوی ئەوەی تیا بکرێت کە لە حکومەتی داهاتوو عێراقا کە ئەگەڵ هەڵبژاردن بکرێت چۆن بتوانین بەشەکانی کورد بە باشترین شێوە بەدەست بێنەوە، چۆن بتوانین ئەم یەکریزیە فرەیی سیاسی و فرەیی حزبیش بپارێزە. لەسەر ئاستی ناوچەکەشە خۆ بێگومان مەترسی لەسەر کوردستان هەیە، بەڵام بێگومانتریش مەترسی لەسەر پرۆسە سیاسی عێراقیش هەیە و لەسەر ینی ناوچەکە خۆی لە گۆڕانکاریشی گەورەدایە کە پێویستەکە گەلی کورد بەشی خۆی بۆ حازر بکە و خۆی بۆ ئامادە بکە. بەس دیسان و دەڵێم لە تەفاسیلە ئەمە زۆر گرنگە، نەک تەنیا لە ناوشانە سەرشکە. خۆی زیاد لە هەنگاوێک و هەلومەرجێکی سیاسیاتە پێشەوە کە پێویستی کرد کۆنگرێنەتەوەی بپەسرێ، بەڵام نەبەسەری کۆنگرێنەتەوەیش خۆتەنیا بڵێن خەتای هێزە سیاسەکانی کوردستان نییە، بەڵکو ینی هەلومەرجەکە لەناو کوردستانە لەناو هێزە سیاسەکانە ئەگەر پێنەگا بێگومان لە کردارە ڕەنگ ناداتەوە. پێش هەموو شتێک ینی پێویستە کە هێزە سیاسەکانی کوردستان ناوخۆیانی خۆیان یەکەم لە ڕووی مەبدەئیوە ینی کەنالیزە بکەن، ینی هەیە ناکۆکی هەیە بتوێنێتەوە کەنالیزەی بکەن، دووەمیش بە شێوەی گفتوگۆ و ئاشتیانە چارەسەری بکەن، و سێمیش لەوە گرنگتر بێگومان مەبدەئی ئەوەی کە نابێ ئەم ناکۆکیانە بگاتەوەی شەڕی کوردکوژی لە نێوان هێزە سیاسەکانی بەشە جیاجەکانی کوردستانە، ئەو کاتە زەمینە بۆ بێگومان بۆ کۆنگرێنەتەوەی بۆ کۆنگرێژی نیشتیمانی ڕەچاوتر و لەبارترە بێت. لە چەند ساڵانی ڕابردوو لە ئەوروپا کۆنگرێنەتەوەی ئەبەسترا بۆ نمونەوانە و هێزی سیاسیە بوو تا بەشداری ناکرا یان بەشداری پێ ناکرا، بە نەتیجە هەلومەرجە کاتە پێشەوە لە کوردستان کە پێویستمان بە کۆنگرێکی نەتەوەی بوو لە کوردستان، مانەوە ئەوە نیشانیدا کە ئەوەی کە لە ئەوروپا ئەکرا کاریگەریەکی ئەوتۆی نەبوو، چونکە هێز هەبوو لە کوردستانە لەسەر ئەرزی واقع بەشداری تیان نەکردبوو. بۆیە خۆیمە ئەتوانین هەمیشە تەجەمع بکەین، کۆبوونەوە بکەین، هێزە سیاسیەکان توان کۆنگرێنەتەوەیش بکەن، کۆنگرەش بکەن و هێزی سیاسی شتیانە بێ و نایی بنن کۆنگرێنەتەوەی، بەڵام هەر بە نەتیجە لە کردارە هەموو هێزە سیاسیەکان بۆ معلوماتت ناوی نەتەوەی و نیشتیمانی و یەکێتیانەی ینی دیموکراسیانە لەخوانەوە، بەڵام لە کردار ئەگەر هێزێکی سیاسی بەشداری پێ نەکریان نەتوانە بەشداری بکە یان خۆی لە بەشداریکردن لابداتەوە، بەرەنجامەکانی هەر کۆنگرێکی وە محدود دەبێت سنووردارە بۆ کەسانی کە بەشداریان تیا کردو. بۆیە ئەگەر قسە لەسەر ئەو بکەین پێویستی کۆنگرێنەتەوەی دایمەن ئەبێ ئەومان بەرچاو بێت کە کەی هەلومەرجێک پێشەوە هەموو هێزە سیاسی کاریگەرەکانی کوردستان بەشدار بنتیایە، وەکو بەشدار بنتیایە وەکو بەشدار بنتیایە ئەبێ مەخرەجەکانیشی یاخود دەراویشتەکانی ئەو کۆنگرێش وابێت کامولەیان پێوە پابند بن. کە بۆچی هیچ هێزێکی سیاسی لەسەر لایەنەکانی تری پەکیخە، بەس ئەو مەخرەجانە ئەو دەراویشتانەی کە کۆنگرێکی نەتەوەی بەبێ لایەنە سیاسیەکان هەندێک لایەنە سیاسی کاریگەر دەرەنجامیەکەوێتەوە، هەروە لە ئەو لایەنە سیاسیانەی کە کۆنگرەکە دەکەن وان لێ دەکات جارێکی دیکە بێن لەگەڵ ئەو لایەنەش تەفاهم بکەن. بۆیە کێشە لەسەر ئەو نییە بە تەنیا بکە کەس ناتوانێت ڕێگر لە هیچ کۆنگرێک و کۆبوونێک بگرێ، بەڵام ئەگەر بمانێت دەراویشتەکانی باش بن کاریگەر بن پێویستە هەموو لایەکی تیابێ. ئەگەر تیای نەبوو ئەو لایەنەی کە ئەو کۆنگرانە دەکەن بە نەتیجە ئەبێ ینی جۆرێک لە کەناڵ بدۆزن بۆ حیوارکردن لەوانەی کە بەشدارین بۆی بلانی کەمی ئەوەی کە لە سیاسە پێوە نانی کەمی بەرژەوەندی هاوبەشەکان بدۆزێتەوە.